ناوچە سنوریەکانی پارێزگای هەولێر لە ئێستادا ئارامترین ناوچەن بۆ ئەو هاوڵاتیانەی کاری كشتوكاڵی و ئاژەڵداری دەکەن. ئێرە كوێستانی وێزەیە لە دەڤەری باڵەكایەتی، هەوارگەی رەوەندەكانە، ساڵانە دێن لێرە رەشماڵ هەڵدەدەن و کاری ئاژەڵداری دەکەن. ئەوان ئەگەر کوێستانەکان نەبێ ناتوانن لە وەرزی هاویندا ئاژەڵداری بکەن، بەڵام ماوەی چەند ساڵێکە ناوچە سنوریەکان ئارامیان لێ هەڵگیراوە. بەهۆی تەقەکردنی سوپای پاسدارانی ئێران لە ڕانەمەڕێکی ڕەوەندەکانی کوێستانی وێزێ نزیكەی 50 سەر ئاژەڵیان لێ کوژراوە و بریندار بووە. ئەوان دەڵێن ژیانمان لە مەترسیدایە، ناتوانین بە ئاسوودەیی ژیان بگوزەرێنین لە کاتێکدا لە ناو خاچی هەرێمی کوردستانیشداین. شوێنەی ئێرە ئەو ساڵاوانی پێ دەڵێن شوێنێکی ئەمین بووە، ڕەبای لێ نییە، ڕەبای زۆر لێ دوورە، تقریباً 8 کیلۆمتر 9 کیلۆمتر دەبێت. لێە ئەو مەفرەزە شەوێ تقریباً زەڵبەک ئەیوانی ئێرانی بێ داهاتووە، تەقەیان لێکورێ بەڵام لەسەرێ لە پڕژێ سەرەکەن ڕەبایەکان، ئەی تەقەکە لەمە دوور بوو. بەیانی مەفرەزەکان دابەزی بۆ ئەیوانەکەی من دابەزینە بۆ نەخواشی کوردستان. ئێمە لە ڕەبایان تەقەلێ نەکراوە، بەڵێ لە ڕەبای تەقەمان لێ بگرن، هات نەخوارەوە دیارە لە شوێنەکەی. تۆ باران وەڵای جا مەترسی بۆ هەموو خەڵکی هەیە، نەوە کەر بۆ مەڕوو ماڵات و بۆ مەڕداران، بۆ سەر هاوڵاتیانی کەش هەیە. ڕۆژانە ساڵانە شوانیش دەکوژرێن لە عاجیۆمەران هەیە، شوانیش کوژراوە. من دەیناسم کابرایە کوڕی کوژراوە بە قەناز لەیان داوە. پاراستنی گیانی هاوڵاتیان و سەروەری خاچی هەرێمی کوردستان لە دەستی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراقە، بەڵام ئەوان لەم نائارامیە بێدەنگن و بەردەوامیش هاوڵاتیان قوربانی دەدەن. بەرپرسانی ئیداری ناوچەکەش ڕای دەگەێنن هیچ لە دەسەڵاتی ئەواندا نییە و تەنیا ئەوەیە بە سەروی خۆیانیان ڕاگەیاندووە. داواش لە هاوڵاتیان دەکەن نزیکی ناوچە سنوریەکان نەکەونەوە. والله داواکاریمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە لە حکوومەتی عێراق لە پاسەوانی سنووری یعنی ئاوڕێ لەو ماڵی بداتەوە، بەڕاستی تەلەفیاتی گەلێک زۆر بووە. پێمان خۆشە یعنی هاوکارێکی بکەن و بەدوو داواکاری مەدابن. بەڕاستی مەڕ نا لە سکن ئەو بەردەی یەک تۆ سەرکەوی ناشوانی دەگرنادینە بەتفەنگەن. زعما داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، حکوومەتی فیلال دەکەم، ئەگە عەلێک لە بۆ عەلێک دۆزدۆن کاکە خەڵک ناوێری مەڕوو ماڵاتی بەخێوکالە و کوێستانەی ئەوە کارەساتە. بەپێی زانیاریەکان سوپای پاسدارانی ئێران لە ناوچە سنوریەکانی باڵەكایەتی نزیكەی 5 کیلۆمەتر هاتۆتە ناوخاچی هەرێمی کوردستان و لەو ناوچانە هێزی زیاد کردووە و بەردەوام جم و جۆڵی سەربازی هەیە. سوپای تورکیاش لە دەڤەری برادۆست ماوەی 3 ساڵە بە قوڵایی 30 کیلۆمەتر سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و بەردەوام تۆپباران و بەردومانی ناوچەکە دەکات. کوێستانەکان و ناوچە سنوریەکانی باڵەكایەتی و برادۆست کەوا هاوڵاتیانێکی زۆر بۆ ئاژەڵداری و کەرتی كشتوكاڵ و لەو ناوچانە دەکەن، لە ئێستادا بەهۆی بەردەوامی تۆپبارانی وڵاتانی دراوسێ ژیانیان لە مەترسیدایە. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەكایەتی.